128 تریلیۆن دۆلار ئەمە و پرۆپارە خەیاڵیەیە کە لەلایەن چەند کۆمپانیایەکی زەبەلاحەوە بەڕێوە دەبرێت. تەنها یەک کۆمپانیا بەقەد نیوەی ئابووری ئەمریکا سامانی بەدەستەوەیە. 7 لەو 10 کۆمپانیا زەبەلاحانەش ئەمریکین. کەرتی بەڕێوەبردننی سامانی جیهانی گەیشتە قەبارەیەکی پێوانەیی کە 128 تریلیۆن دۆلارە. کۆمپانیای بلاکڕۆکی ئەمریکی کە بە مامەڵەکانی لە بازاڕەکانی درێژی کریپتۆ داناسراوە بە بەڕێوەبردننی سندوقێک بە قەبارە 11 تریلیۆن و 96 میلیارد دۆلار لە لووتکەدایە. لە کۆیە و 10 کۆمپانیایە حوتیان ئەمریکین و 3 کۆمپانیەکەی دیکەش ئەوروپین. 10 کۆمپانیا یەکەمەکەی ناولیستەکە نزیکەی 41.2 پارەی هەموو جیهانیان لایە بەم شێوەیە. بلاکڕۆک 11 تریلیۆن و 600 میلیارد دۆلار ئەمریکا. ڤانگارد 10 تریلیۆن و 200 میلیارد دۆلار ئەمریکا. UBS 6 تریلیۆن و 100 میلیارد دۆلار سویسرا. فیدێلیتی ئینڤێستمنتس 5 تریلیۆن و 900 میلیارد دۆلار ئەمریکا. ستیت ستریت 4 تریلیۆن و 700 میلیارد دۆلار ئەمریکا. JP Morgan 4 تریلیۆن دۆلار ئەمریکا. گۆڵدمان ساکس 3 تریلیۆن و 100 میلیارد دۆلار ئەمریکا. کەپیتاڵ گروپ 2 تریلیۆن و 800 میلیارد دۆلار ئەمریکا. گروپی BPCE جێنەڕاڵ 2 تریلیۆن و 600 میلیارد دۆلار فەڕەنسا ئیتاڵیا.